نایۆن کچێکی منداڵی 6 ساڵانە و لە ساڵی 2016دا بەهۆی شێرپەنجەی خوێنەوە گیانی لەدەستداوە. بەهۆی تەکنیک و بەکارهێنانی دووربینێک و ئامێرێکی لەیزەر کە دایکەکە لە چاوی کردو و لە کاتێکدا دەستەوانەیەکی هەستیاری لێزەری لەدەستدایە لە دنیایەکی گریمانەییدا بە دیداری یەکدی شاد دەبنەوە. دایکەکە ناوی جۆنگ جی سۆنگە و براوەتە ستۆدیۆیەکی سەوز ڕەنگەوە. هەر کە پرۆسەکە دەست پێ دەکات لەپڕ لە نێو باخچەیەکدا کچەکەی دێتە دەرەوە و بانگی دەکات و دەڵێت دایە لەکوێ بوویت؟ دایە گیان زۆرم بیر کردووی، ئەی تۆ بیرت نەکردووم؟ ئیدی هەستی دایکانەی جۆنگ جی سۆنگ دەخرۆشێت و بە هەنسک و گریان و تاسەوە دەڵێت منیش دڵم بۆ تەنگ بووە ئازیزەکەم. بە تاسەوە و قوڵپی گریانەوە دەستەکانی لە قژی کچەکەی دەدات. لە دیمەنە گریمانەکەدا کچەکە داوا لە دایکی دەکات ئارام بێتەوە و چیدی نەگری. ئەنجا پێکەوە ئاهەنگێکی خنجیلانەی لە دایکبوون دەجێڕن و دایکەکەش مۆمەکانی لەسەر کێکەکە بۆ دادەنێت. بەرهەمهێنەرانی دیمەنەکە کە لە چاوی دایکەکەدا زیاتر لە ڕاستی دەچێت دەڵێن هەندێک جار دایکەکە لە تاو گریان و لە تاسەی بینینی کچەکەی دووربینەکەی و ئامێرەکانی دیکەی لێ وەردەگیرێتەوە و بە مێردەکەی و دوو منداڵەکەی دیکەی دەدرێت. دیداری ناوازەی بەرهەمی تەکنەلۆژیا کۆریەکە بە هاوکاری ستۆدیۆکانی توانی دیمەنێکی نۆخولەکی لێ بەرهەم بهێنێت. لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیاتر لە 13 ملیۆن جار لە کەمتر لە هەفتەیەکدا بینرا. لەلایەن بینەران و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیشەوە دەنگدانەوەی هەبوو زۆرێک لەو کەسانەی کەسێکی نزیکیان لەدەستداوە و تامەزرۆی بینین و بیستنی دەنگی ئازیزانیانن ئاوەتەخوازی ئەوە بوون بتوانن ڕۆژێک لە ڕۆژان ئەم تەکنەلۆژیایە بگاتە لای ئەوانیش. دەرهێنەران و ئامادەکارانی دیمەنەکە جەخت لەوە دەکەنەوە ئامانجیان لەم کارە ڕیکلام نەبووە بەڵکو دەستپێشخەریکی مرۆڤانە و دڵدانەوەی ئەو کەسانەیە کە ئازیزانیان گیانیان لەدەستداوە. دایکەکە پاش بڵاوبوونەوە و دەنگدانەوەی دیداری گریمانەی خۆی و کچە مردووەکەی وتی لە ڕاستیدا گریانەکەم گریانێکی دایکانە و لێوان لێو لە خۆشحاڵی و تامەزرۆیی بوو. بۆ چەند ساتێک هەستم کرد کچەکەم بۆ ژیان گەڕایەوە. ئەمەش ڕێگەیەکی باشە بۆ یادکردنەوەی ئەو ئازیزانەی لە دەستمانداون. پارک سۆنگ هیۆن دەرهێنەری پرۆژەکەش باز لەوە دەکات ئاساییە هەر دایکێکی غەمبار حەز بکات جارێکی دیکە ڕۆڵە مردووەکەی ببینێتەوە. منیش هەر ئەم هەلەم ڕەخساندووە. پسپۆڕانی بواری دەروون ناسیش پیان وایە کارێکی لەم جۆرە دەبێت پێشوەخت ئامادەکاری دەرونی بۆ بکرێت و کەسەکە ڕاهێنانی بۆ بکرێت ئەنجا ئەم دیدارە گریمانەیەی بۆ ڕێک بخرێت بۆ ئەوەی کاریگەری نەرێنی لەسەر دەرونی نەبێت.